خۆشەویستان ئەوەت هەمڕۆ دەمانوێت ئاهەنگێکی خزیرانە سازکەین لە ستۆدیۆ هونەرمەندان ئەم گەحدەیە لە ڕێکەوتی 22/2018 دەست و پەنجەی ئۆڕەخشە مامۆستا بێستۆنی سابیر ئەم گەحدەیە بەسەر پەرشتی برای بەڕێزمان کاکە محەممەدی عەرەکە پێشکەشی دەکە بە کاکە کاروانی خۆشەویست و کاکە سەدامی خۆشەویست پێشکەشە بە کاکە بارزانی بەرز و بەڕێز ئەم گەحدەیە هەرچی وێنەگرمان کاکە هەڵمەتی منتێک ئەوە برای بچوشی هەمولایەکان سۆرانی ساوشین هیوادارم بەدڵتان بێت و پەسەندی بکەن. زي ليلى
نەوەی دەردم